هۆشیاری تاک زوێنەری گۆڕانکاری و بابەتە جەوهەریەکانی ناو کۆمەلگایە بێگومان هەر کۆمەلگایەک بێ گۆڕانکاری بکە بێ لە تاکەکانیەوە دەست پێ بکە و کاتێک تاک هۆشیار بۆیەوە ئەوە کۆمەلگایەکی هۆشارتە بێ ئەوە گۆڕانکاریە باشەکانیش ئەمە کاریگەریەکی زۆر ئەبێ و بزانین کاتێک تاک هەوڵ ئەدا ئەم گۆڕانکاریە بکە و خۆی وشار بکە چ کاریگەریەکێ بێ و چۆن ئەمە بکە ڕەنگە بخۆی پرۆسەکە لای هەندێک پرسیار بێ ئەم گۆڕانکاریە بەچی دەکرێت و چۆن تاکانی هۆشارەکرێتەوە بەتایبەتی لە سەردەمی نوێدا ئێستا زۆرێک لە مرۆڤەکان کەمتر لە بابەتی هۆشیاریە خۆیان سەرقاڵ بکانیان خوێنەرێکی باش بن خۆیان بە بابەتە وردەکانەوە خەریک بکەن لە بەرەوەی کە زیاتر ئەوە سۆشیال میدیا بابەتە هەمڕێکەکان کە مرۆڤ سەرقاڵەکەن و ئاڕاستیانەکەن کە هەندێک جار مرۆڤی ئەمڕۆ بە متمانە بەخۆبوونەوە ئەناڵێنێ بە هەندێک پرسیاری وجودیەوە ئەناڵێنێ کە ئایا من کێم من ئیشم چێ لەسەر ئەم ژیانە تەنها زۆربمان کات بۆ ڕێکەین و ئەوەندەی خۆمان سەرقاڵەکەین بە بوونی ئەو قەیران و گیر و گرفتانەی کە لە دەوروبەرمان هەیە ئەوەندە خۆمان هەوڵ نادەین بۆ ژیانمان بۆ گۆڕانکاری بۆ بەدیهێنانی ئامانجی زۆر گەورە بەڵکو لە دوتوێی ناو کێشەکاندا دەمێنینەوە. ئەم بابەتێکی گرنگە ئێمەش بە باشمان زاری لە تەوری دۆمدا گفتگۆی لەسەر بکەین لەگەڵ بەڕێزی حیامەدەنی هەڵگری ماستەر لە دەروناسی سپاسەکەی مامۆستا سڵاو و لێبێم کاتت باش گەرباسێک لە گرنگی هۆشیاری بکەین و ڕۆڵی لە گۆڕانکاریەکانە و بەتایبەتی گۆڕانکاریە بنچینەکانە دەکرێت چی بێت. سڵاوی خۆی گەورەتان لێبی هیوادارم هەر باش بن. زۆر سپاس بۆ هەڵبژاردننی ئەو بابەتی کە زۆر کەم لە ئێستادا باس دەکرێتن. ینی بابەتەکە هەمومان نەزانبریتە لە وشیاری تاک یاخود تاک چۆن وشیار بێتەوە تاک چۆن لە خۆی بگە. سەرەتا دەبێتەوە دەست پێ بکەین ئایا هوشیاری چییە؟ دەبێت بە بەسیکترین شت تێ بگەین مرۆڤ کاتێک لە خۆی دەگا تێگەیشتن لە خۆت و تێگەیشتن لە دەوروبەرەکەت و پاشان چارەسەرکردنی کێشەکانت بۆ معریفەیە هەیتت ئەوە تاکێکی هۆشیار لەدایک دەبێت. ئشکالێتی مرۆڤ زۆر جار ئەوەیە مام تاکێکی هۆشیار نییە شتەکان نازانێتن و هەروەها زۆر جار مرۆڤ لە شوێنێک چەقیە نازانی ئەو شوێنی تێدا هۆکار چ بووە ئەو هۆکارانە چی بوون لەو شوێنە چەقیە و ناتوانێت جوڵە بکە بۆ قۆناغێکی تر و زۆر جاریش مرۆڤ لەبەرەوەی معریفەتی باشی نییە لەبەرەوەی ئەزمونێکی باشی نییە لەبەرەوەی تەمبەڵ بووە لە بەدەستێنانی معریفەکان نەیتوانێت بگاتە ئەو ئاستە. زۆر باشە مامۆستا هۆشیاری تاک چۆن ڕۆڵ ئەبینێ لەوەی کا گۆڕانکاری بکات و خۆی بەرەو پێشەوە بەرێت؟ بەڵێ بەدڵنیایی خۆی سەرەتا خۆی گەورە دەفەرمێت کاتێک باسی تەغییر و گۆڕانکاری دەکاتن. إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. خواي جورا قومك ناقوري حتى وكو نفسيان نفس تاكي مروفكاني أو كومالجا جورانكاري نكن. إشكاليات ليري زور زار جورانكاري بيوستي بكاتا. يعني زور هوکار هەیە کۆ لە مرۆڤ دەکات زۆر جار سار بێتەوە لەسەر گۆڕانکاریەکە ئەوجە زۆر جار بێکاری وای لێ دەکاتن بێئومێد دەبێتن ئەو تاکە زۆر جار بەخۆشی نازانی چ دەکات لەو ژیانە کۆمەڵی هۆکار ئەو تاکە دەڕوخێدی جە هۆکارکە زۆر جار نادات بەربەریە زۆر جار کۆمەڵە شتێک هەیە ئەو مرۆڤ دەیبینی بەرەو بێئومێدی و بێهیوایی دەڕواتن. بێشتە مرۆڤ خوای گەورە ئەمە هەموو جارێ یاسایەکمان هەیە کۆمەڵە یاسایەکمان هەیە ئەو ژیانە بەڕێوە دەبن و تاکەی مرۆڤەکانیش بەڕێوە دەبە یاسایەکان بۆ یاسای تەفکیر یاسای بیرکردنەوە بۆ بوونە یاسای تەغییر و یاسای گۆڕان بۆ یاسای خوو قادودن عادات ئەو یاسایانە پێت خۆشە پێت ناخۆشە کاریگەر دەبێت لەسەر ژیان و هەروەها هەر کاتێک بە هەر ئەنجامێکی گەیشتی ئێستا لە ژیانی خۆت بە هەر ئەنجامێک گەیشتی هۆکارەکەی ئەوەیە تۆ سەرەتا بڕیارێکت دایە پاشان کۆمەڵە خوێکت گرتۆتە بەر بۆی ئەو ئەنجامی ئێستا بەدەست بیدی بۆیە بڕیارەکان زائیدەن خوەکانت بریتە لەو ئەنجام و بارودۆخی ئێستا بە خۆت تێدایی. مامۆستا بەچیە تاکێک بزانێ کە ئاستی هۆشیاری وەکو پێویست نییە و پێویستی بە گۆڕانکاری ڕیشەی هەیە؟ خۆی ئیشکالێت لەوەیە مرۆڤ دەبێت چەند شتێکی تێدا بێتن. یەکەم شت ئەگەر باسی خودناسی بکرێتن ئەگەر پرسیارەکەت لێ بکەم ئێستا بڵێم تۆ چێی یان من چێم ها پرسیارە فەلسەفی قوڵەکە من چێم
لەکوێوە هاتم بەرەو کوێ دەڕۆم ئەوە دیوە فەلسەفیەکەیە ئەمە دەمانوێت دیوە مادیەکەی شکەیتەوە دیوە مادیەکە کاتێک دەڵێن تۆ چی تۆ بریتیبی لەوەیکەوە لە ساڵی ئەوەندە لەدایک بووی تەمەنت ئەوەندەیە خێزانداری ئەوە شتێکی تر ئەوە کەسایەتی ئەو کەسایەتیە کە دروستت کردیە بەڵام کاتێک دەڵێ من چێم دەبێ ئایا ئەفکارەکانی خۆت بناسی ناسینی ئەفکارەکانت ناسینی بیرکردنەوەکانت ئایا تۆ بیرکردنەوەی ئەرێنی بەکاردەیدی یان بیرکردنەوەی دەرێنی بەکاردەیدی پاشان ناسینی پاڵنەرەکانت چ پاڵنەرێک پاڵت پێوە دەنێ بۆ ئەوە شتە بەدەستبیدی چکە لە کۆتاییەکە ئایا پاڵنەرەکە تەنها پاڵنەرەکی مادی صرفە کە بریتە لە پارە و مادە یاخود ناوبانجیە شوهرەتە یاخود دەسەڵاتە یاخود ئەو پاڵنەرە پاڵت کە بریتە لە هەدەفێکی معنەوی کە بریتە لە ڕازیکردنی خۆی گەورە ئیدی کۆمەڵە پاڵنەرێک هەیە دەبێ ئەو پاڵنەرانش بناسی کەواتە باسمان کرد سەرەتا ناسینی ئەفکارەکانت پاشان ناسینی پاڵنەرەکانت پاشان ناسینی خاڵی بەهێز و خاڵی لاوازت ئەوە زۆر گرینگە یعنی هەموو مرۆڤێک دەبێت دام بەو حقیقەتەدا بنێ کۆمەڵە شتێک تێیدا ئەتوو بەهرەمەندی تێیدا زیرەکی و کۆمەڵە شتێکیش تێیدا زیرەک نی خراپی بۆ منە مرۆڤێکمان هەیە دەڵێ کاکە ئەمن کۆمەڵە سیفەتێکی باشم هەیە کۆمەڵە سیفەتێکی خراپمێ کەواتە سیفەتە باشەکان کە تێدا دەبتە خاڵی بەهێزت بۆ منە کەسێکی زمان پاراوی ئەوە خاڵێکی بەهێزە بۆ منە کەسێکی زۆر دقیقی لەسەر شتەکان کەواتە خاڵێکی بەهێزە بەڵام لە مقابل کەسێکی ئاستی متمانەت لاواز دەکەواتە خاڵێکی لاوازە دەبێت چای بکەیت کەواتە دەبێت دام بەو حقیقەتە دابنێ کۆمەڵە خاڵێکی لاوازی شتەیە کاتێک تێدەگەیلەوەی خاڵی بەهێزە چییە و خاڵی لاوازی چییە و خاڵە بەهێزەکان بەهێزتر بکە و خاڵی لاوازیشت هەوڵ بدە بیدۆزەوە و بەهێزی بکە دەبێ مرۆڤێکی بەهێزتر کەواتە باسمان کردەوە دەڵێن ناسینی ئەفکارەکانت پاشان ناسینی پاڵنەرەکانت و پاشان ناسینی خاڵی بەهێز و خاڵی لاوازت پاشان شێوازی مامەڵەکردنت کۆی گشتی ئەو هەموو شتەی باسم کرد بریتێن لەوەی مرۆڤ دەتوانێت ئەگەر بێت و بە دروستی بەکاری بێنێ ئەو شتانە بزانێ خاوەن هۆشیارێکی باش دەبێتن زۆر باشە ئایا هۆشیاری تاکێک کە هۆشیاری هەبێت و خودناسیکی بۆ خۆی کرد بێ چۆن دەکرێت ئەم هۆشیاری تاکە بخرێتە خزمەتی کۆمەلگا و سوود بە کۆمەلگا بگەیەنێت بەڵێ بە دڵنیایی کاتێکگە تو تاکەی هوشیارت دەبێت ئەو تاکە جورئەتی دەبێت یعنی جورئەتی قسەکردنی دەبێت جورئەتی بڕیاردانی دەبێت جورئەتی مجازەفەی دەبێت جورئەتی دەبێت لە کۆتاییەکە چونکە هۆشیارە بەوەی کە هەیە ئەمە لێرە باسیەوەی دەکەین پێویستە مرۆڤ یەک لەو خاڵانە کە لە بیرم کرد باسی بکەم پێویستە مرۆڤ لە ژیانی ئامانجێکی هەبێتن بوونی ئامان زۆر گرینگە ئێستا بە شەریت گەیشتە حاڵەتێکی زۆر دقیق لە ئامانج بۆ منە ئەتو سمارت گۆڵز هەیە واتە الهدف الذكي واتە ئەو ئامانجی زیرەک پێ دەڵێن ئامانجی زیرەک چیە کە بریتێ لە 5 پیتی سەرەکی 5 پیتی سەرەکی کە پێی دەڵێن سمارت یەکەمیان ئێسەکە واتە سپێسیفیک محدد واتە ئەو ئامانجەی هەیە تحدید کراوە بێت دەست نیشان کراوە بێت ئەوە زۆر گرینگە یعنی دەست نیشانی بکە بۆ نمونە دەڵێ من دەمەوێت پەرە بە تواناکانم بدەم بەگشتی قسەت کرد بە تحدید کراوی قسەت نەکرد بەڵام کاتێک دەڵێ من دەمەوێت فێری زمانی ئینگلیزی بم من دەمەوێت فێری زمانی عەرەبی بم ئەوە لێرە تحدیدت کرد پاشان مێژرەیبڵ ئێمەکە دەبتە مێژرەیبڵ واتە قابل للقیاس واتە قیاس بکرێ قیاس یعنی قیاس بکرێ بۆ نمونە ئەو ئامانجەی کە هەیتت چەند مانگێک دەخایەنی چ دەخایەنی پاشان ئەشیڤێبڵ قابل للتحقیق ئامانجێکی خەیاڵی نەبێ بە هیچ هەرگیز پێی نەگەم مرۆڤ بەڵکو ئامانجێکی واقعی بێتن ئامانجەکەت واقعی بێ وەروە پاشان ریلیڤەنت مرتبط بأهدافك یعنی ئەو ئامانجەی هەیتت پەیوەندی بە ئامانجت هەبێت پەیوەندی بە ئامانجە مەزنەکەی ژیان یا ژیانت هەبێتن لە کۆتاییەکەی تایمون واتە الوقت کات ئەو ئامانجە کاتێکی لە بۆ دیاری بکە بۆ منە دەڵێ کەسێک دەڵێ فێری زمانی عەرەبی دەکەم دەست نیشانت کرد بەڵام کاتت لە بۆی تەرخان نەکرد فێری زمانی ئینگلیزی دەبم دەست نیشانت کرد بەڵام کاتت لە بۆی تەرخان نەکرد بەڵام کاتێک دەڵێ لە ماوەی 6 مانگ 2 لیڤڵ یاخود لیڤڵێک لە زمانی ئینگلیزی فێر دەبم ئەلێرە چت کرد کاتێکت لە بۆ تەرخان کرد و دەست نیشان کرد بم شێوازە کاتێک ئامانجێک دادەنەی بەم شێوازە زیرەکانە ئامانجێک دادەنەی لێرەدا دەزانی چی دەکەیت و چی ناکەیت و وە چۆنیش جوڵە بکەی بەرەو ئامانجەکەت ئەوە زۆر گرینگە مرۆڤ وعی و ئیدراکی هەبێ بەوەی کەوە ئامانجەکان ئاگادار بە زۆر جار تەحەڕوکت پێ دەکاتن جوڵت پێ دەکاتن چونکە تو زۆر جار هۆکار بۆچی بجوڵێم دەبی کۆمەڵە پاڵنەرێک باسمان کرد
کۆمەڵە پاڵنەرێک پاڵت پێوە بنێ بۆ ئەوەی جوڵە بکەیت کە فێری ئەو زمانە دەبیت ئەو زمانە هەلیکارێکت لەوانێ لەو بڕەخسێدی بۆ کۆمەڵە ئاسانکاریەکت لە بۆ دەکاتن ینی پاڵنەرەکەوێت کۆمەڵە ئاسانکاری و هەلیکار وات لێ دەکات فێری ئەو زمانە بیتن ینی دەبێت پاڵنەرەکانی خۆت بناسی کاتێک ئەفکارەکان و پاڵنەرەکان و خاڵی بەهێز و خاڵی لاوازت دەناسی پاشان دەزانی ئامانجەکانت چیە لەو ژیانە لێرەدا تاکێکی هۆشیارمان لێت بردەچێ و ئاسانیش جوڵە دەکەی مامۆستا مرۆڤ هەمیشە ترسی هەیە لە مامەڵەکردن لەگەڵ شتە نادیارەکانە و بێگومان گۆڕانکاریش مەترسی هەیە ڕیسکی هەیە ئەو مەترسیانە چین کەوا لە تاکێک دەکا هەندێک جار هەر هەوڵی ئەو گۆڕانکاریە نەدات بەڵێ کە باسمان کرد کۆمەڵە هۆکارێک هێوا دەکە ئەو مرۆڤ نەتوانێت بە دروستی جوڵە بکاتن چونکە لە کۆتاییەکەی ئەگەر مرۆڤ جوڵە نەکات تەمبەڵ دەبێتن ئیشکالێتمان چی ئەمە زۆر جار کە باسی ئەو حاڵەتانە دەکەین هۆکارەکان زۆرن یەکەم طبعا پێغەمبەری خۆی صلی الله علیه وسلم دەفەرمێ نعمتان مغبون فيهما كثير من الناس الصحة والفراغ دەفەرمێ دوو نعمت هەیە جارێ مرۆڤ ناتوانێت بە دروستی لێی بێهیوا دەبێ ناتوانێت بە دروستی بەکاری بێنی ئەو دوو نعمەتە زۆرجار بێهیوای دەکەی ینی بەخۆی لە ئەسڵ نعمەتە بەڵام ئەو مرۆڤە ناتوانێت بەکاری بێنی بە دروستی لێ بێهیوا دەبێت کەواتە تەندروستی ئەو کاتەی تەندروستیت هەیە هەوڵ بدە جوڵە بکە کەواتە ئەو کاتەی نەخۆشی ناتوانانی جوڵە بکەیت ناتوانانی هیچ بکەیت لەبەرەوەی نەخۆشی کەواتە هەتا تەندروستی کەواتە ئەگەر تەندروستیت لە دەستدا ناتوانانی جوڵە بکەیت هۆکارێکی ئەوەیە ناتوانانی بەرەو ئامانجەکە یاخود تاکێک شێرمان لێ دروست بێ ئەوەیە کەوا کەسەکە تەندروستی باش نییە دووەمیان ناسینی ئەفکارەکان خود ناسی زۆر گرینگە مرۆڤ ئەفکارەکان و پاڵنەرەکان و هەموو شتەکانی ژیانی بناسێ چونکە ئەو شتانە نەناسی زۆرجار جوڵە ناکەی لەبەرێ نازانێ ئەو شتانە چییە خاڵی سێیەم زۆرجار ژینگە تەسیر و کاریگەری لەسەر ئەو مرۆڤە هەیە ژینگەی خراپی هەیە ژینگەی نەرێنی هەیە ناهێڵن جوڵە بکە بەرەو ئامانجەکەی لێرەدا ڕێگری هەیە و خاڵێکی تر نادات پەروەری زۆرجار ئینسان کە نادات پەروەری دەبێت بێزاری دەگری قەلەقی دەگری وڵاتەکەی بەجێ دێری کۆمەڵە هۆکارێک هەیە کەواتە ئەو کۆمەڵە هۆکارانەی کە هەیە و هەروەها بەخۆشی ئاگادار یە خاڵ بن مرۆڤ لە کۆتایەکەی خۆی بەرپرسە لەو ئەنجامانەی لە ژیانی بەدەستی دەهێدی چونکە ئەمە شتێکمانەیە پێی دەڵێن ئەزبەت منتەصف العمر واتە ئەزمەی نیوەی تەمەن ئەوانەی دەگەنە 40 ساڵ هەست دەکەن لەو ژیانە شتیان بەدەستێنە تووشی ئەزمەیەکی ناخۆش دەبن ناتوان جوڵە بکەن کێشەکانی خۆیان هەموو بەسەر دەوروبەرەکەیاندا دەینن دەڵێ بابوو داکەم بەرپرس بوو خێزانەکەم بەرپرس بوو خۆی لێ دەردەیدیتن نابێ مرۆڤ خۆی بە بەرپرسیار نەزانێت دەبێت مرۆڤ خۆی بە بەرپرسیار بزانێ لەو بارودۆخەی کە تێیدا کەواتە ئەگەر بەرپرسیارەتی هەڵبگری وەروا کۆڵ نەدان پێویستە مرۆڤ ناکرێ مرۆڤ زوو کۆڵ بدا و تەواو خلاص برێ کۆتایی پێهات و هەموو دنیا بەسەر خۆی وێران بکات نا کۆڵ نەدا خۆی گەورە چار خاڵیدانە لۆ بەسەرکەوتن لە بۆ هەر مسلمانێک خواهي قولة دفرمي يا أيها الذين آمنوا اصبروا وصابروا ورابطوا واتقوا الله لعلكم تفلحون دفرمي أجر تسار خال وكم مسلمانك تيد دابي هلك وتايك سركوتو سرفراس دبي يكميان آرام قرتني ناو صابر كاتك دبت صابر اسم فاعل ليرة كاتك توشي تشيك دبي كاتك توشي شرك دبي كاتك توشي بربستك دبيتن ليرة دبي آرام قرتنك تندر بيتن لآرام باشان ورابطو تندو طولبا لسر شوينك يخوت واتقوا الله باشان تقوى خواه قول لسر بإنسان بوت سوار خالة دتواني سركوتو بي إن شاء الله زۆر باشە گەنجان بە تایبەت ئەو قۆناغی کە پێی دەوترێت گەنج وە حەزی بە سەرکێشێکی زۆر هەیە ئایا سەرکێشی دەکرێت بێتە هۆی ئەوەی کە گەنجێک یاخود تاکێک هۆشیار بێتەوە یان بێتەوە کاری سەرکەوتنی سەرکێشی ئەگەر وشەکەی وەربگرین مجازفە یەک لە مانایەکانی بریتێ لە ئەو خاڵی کەوا مەترسیدارە و زۆر بیرکردنەوەشی تێدا نیە بەڵام ئەگەر بێت و خودی مجازفە چیە مجازفەیان دەست بێتە قۆناغەکی دوێ سەرکەوتنێک یان مجازفە زۆرجار ژیانیشت وێران دەکات لەبەرەوەی دەبی ئاگادار بی کاتێک مجازفە دەکات هەر گەنجەکە بەتایبەتی لە 20 ساڵە 22 ساڵە 24 ساڵە 20 هەتا 30 ساڵیش ئەو تەمەنە زۆر مجازفە دەکرد مجازفە پێویستە لەسەر ئاساسی بەنەمایەک بیتن ئایا ئەو مجازفەیە دەکەی چونکە تو دەبی هەموو ئەگەرەکان لێک بدەیت لە ئەگەری سەرکەوتن سڕووددا لە ئەگەری شکست سڕووددا ئەو جە مجازفەکەت بکات چونکە مجازفەیەک لە مانایەکانی بە مخاتەرە دیواتێ ئەو خاڵی کەوا مەترسیدارە باشە خودی مجازفە پێویستی بە چەند شتێک هەیە تەماشاکە یەکەم شت پێویستە بیر بکەیەوە ئایا تۆ چی دەکەی ئامانجەکەت دیار بکە لێرە پۆینتەکە دیار بکە خاڵەکە دیار بکە کاتێک خاڵەکە دیار دەکەی لێرە پێویستت بە پلانێک هەیە پلانێکی لە بۆ داڕێژە باشە کاتێک پلانێک داڕێ ئایا ئەو خاڵە باسی الهدف الذەکیمان کرد
ئامانجی زیرەک 5 خاڵەکەی تێدا بێ و پاشان ئایا چەند تەکلیف دەکا لایەنە مادیەکەی چەند تەکلیف دەکا و لایەنی کاتیشی لە بۆ تەرخانکە لێرەدا جوڵەی خۆت بکە جوڵەکە لەسەر ئەساسی بنەمایەکە بەڵام ئەگەر بێت و خۆت پێدا بدەی ئەمە لە هەولێر دەڵێن خۆت پێدادا خۆت پێدا بدەی احتیمالی زەرەر و زەربەت زۆرە کەواتە لێرە مجازەفەکەت دەبێت لەسەر ئەساسی بنەمایەک بێتن ئەو بنەمایش کە پێویستە باسمان کرد الهدف الذەکی تێدابی ئامانجی زیرەکی تێدابی سمارتی تێدابی و ئەو شتانێکەوە و خۆناسین و خودناسی تێدابی و لە ئەگەری زەرەر ئایا چیمان بەسەردێ ئەو هەموو شتێکی تێدابێ ئینشاءالله مجازەفەیەکی باش دەبێتن. بەڵێ تاک بەشەکە لە کۆمەلگا بۆیە دەوترێت زۆر جار ئاستەنگێک دێتە بەردەم تاگەوە کە ئەوی ژینگە کۆمەڵایەتەکەیەتی ژینگی کۆمەڵایەتی چ کاریگەریەکی هەیە بەسەر تاکەکانەوە و تا چەندێک هەندێک جار دەبێتە بەربەست لەسەر گەشەکردنی تاکێک لە ڕووی فکریەوە لە ڕووی گۆڕانکاریەکانەوە. بەڵێ بەدڵنیایی زۆر جار ئەمە هەموو جار باز دەکەم جەنجی نێوان جیلەکان دوو جیلمان هەیە جیلێکمان هەیە زۆر جار تەمەنەچیان هەیە مەسەن تەمەنیان سەروی 45 و 50 ساڵە ئەوە جیلەکان جیلەکەی دی 20 ساڵ بەخۆی جیل چیە فترەی نێوان باب و منداڵیەوە پێی دەڵێن جیل زۆر جار ئەو دوو جیلە لە یەکتری ناگەن دەبتە کێشەیان ئەگەر نەزان ینی لێرە زۆر جار ڕێگری دەگرێت گەورەکان ڕێگری دەکەن لە بچووکەکە کۆمەڵێک تموحاتی هەیە دەهەیە جوڵە بکە ئەجە دەبینی زۆر جار بابە چیتی برایە چیتی خاڵە چیتی مامە چیتی ناهێ ئەو جوڵانە بکە ئەگەر ئاوا بکەی ئاوات بەسەر دێ لێرەدا ئیشکالێت دەچێ دەبێ ئەو کەسانێکەوە تەمەنێکیان هەیە لەگەڵ ئەو کەسانێکەوە تەمەنێکی بچووکیان هەیە دابریشن بە ئارامی قسە بکەن وەکو دوو هاوڕێ قسەی لەگەڵ بکات تۆ ئەو مجازەفەیە دەکەیت تۆ ئەو هەنگاوە دەنەیت ئایا تۆ بیرت لەوە کردوتەوە چیت بەسەر کەواتە پێویستی بە ڕوونکردنەوەیە کێشەکە چیە زۆر جار ئەو دوو جیلە لە یەکتری ناگەن باشە ئەوجە پێکدادانی جیلەکان ڕوودەداتن ئەو پێکدادانی جیلانە زۆر خەتەرە لە هەموو سەردەمێکی شەیە کێشە لە نێوان تا گەنجەکان وەروەها پیرەکان ئەو کێشەیە زۆر جار ئەوجە سەر هەڵدەدا ئەوجە پێ دەڵێن کۆمەلگا زۆر جار ڕێگرە لە پێشکەوتنی ئەو گەنجێک یا خۆت کۆمەلگا بە پێچەوانەوە یارمەتی ئەو گەنجە دەدا بۆ پێشکەوتن کەواتە کۆمەلگای وشیار کە باسم کرد ئەو ئەگەر کۆمەلگا هەر هەموو تاکەکانی هەمووشیانە ئەگەر نا زۆربەی تاکەکانی بزانی ئەفکارەکانی بناسێ پاڵنەرەکانی بناسێ ئامانجی زیرەکی هەبێ هەموو شتەکان خاڵی بەهێز و خاڵی لاواز بناسێ دەتوانی بە دروستی ماوەڵ لەگەڵ گەنجەکەی بکە کاتێک دەتوانی بە دروستی ماوەڵ لەگەڵ گەنجەکەی بکە گەنجەکەش لێرە مرتاح دەبێت کاتێک مرتاح دەبێت جوڵەکەی ئاسانتر دەبێت بەڵام ئەگەر جوڵەی گەنجەکەش قەلەقی تێدا بێت ترسی تێدا بێ وێران تێدا بێ زەخت و فشاری تێدا بێ ئەو گەنجە ناتوانێت جوڵە بکاتن کێشەکان لێرە ئەگەر هەردوو جیل حیوارەک و گفتوگۆیەکی باش بکەن دەتوان زۆر بە ئاسانی بە ئامانجەکانی بگەن هەم گەنجەکە و هەم پیرەکەش. زۆر باشە هەستی بەرپرسیارەتی تا چەندێک لە دەرەنجامی هەستکردن یاخود هۆشیاری تاکێکەوە سەرچاوە دەگرێت و کاتێکیش تاکێک هەست بە بەرپرسیارەتی دەکات چۆن ڕۆڵ دەبینێت لە بەرەو پێشچوونی خۆی وەروە کۆمەلگاکەشی. بەڵێ خۆی بەرپرسیارەتی مرۆڤ زۆر جار کێشەکانی هی ئەوەیە ئەرچی بەرپرسیارەتی ناداتە پاڵ خۆی هەموو مرۆڤێک لەو ژیانە کۆمەڵێک ئەرک و بەرپرسیارەتی هەیە ئەگەر ئەو ئەرک و بەرپرسیارەتیانە جێبەجێ دەکاتن لێرە تووشی چ دەبێت تووشی عقوبە دەبیتن یعنی بۆ نمونە ئەگەر مرۆڤێک خۆی بە بەرپرسیار نەزانێت کار ناکە کە کار ناکە لێرە چ دەکە عایلەکەی برسی دەبێت بەخۆی برسی دەبێت کێشەی دارایی دەبێت بەڵام ناچارە ئەو مرۆڤە کار بکە تماشای دەڵێت هەست بە بەرپرسیارەت بکە خۆی و دەوروبەرەکەی و منداڵەکانی بە جوانی بەخێو بکە کێشەکە ئیشکالێتەکە چییە تاچی سەردەم هەست بە بەرپرسیارەتێ ناکە تەمەشا دەکات کێشەکە لە چێ کێشەکە لە ڕاگەیاندنە تەمەشا ڕاگەیاندن دەکە ئەوە تیکتۆکەوە سناپچاتە گەنجێک دەبینی بە لایکێک بە کۆمنتێک بوویتە خاوەنی چەندین دەفتەر دۆلار هەمووشی وەهم و خەیاڵە درۆیە ئەسلی نییە بەڵام ئەو گەنجە وا وەری دەگرێت ئەوە بە لایک و کۆمنتی تیکتۆکی بوویتە خاوەنی ئەوم پارێ ئەمریش ئەوەندە خۆماندیەکە مانجێ 300 هزارەکەم نیە لێرەدا ئەو گەنجە تووشی یەس و بێئومێدی دەبیتن کەواتە لێرەدا مرۆڤ پێویستە هەموو ئەو هەواڵانەی کە وەری دەگری لە فلتەری بدە کاتێک هەموو هەواڵێش وەرمەگرە و سەیری هەموو هەواڵێک مەکە دەجێڕنەوە لە سەردەمی سوقرات کەسێک دێتە لای سوقرات دەڵێتن سوقرات ئەتو هەموو چاکەت هەبوو لە بۆ فلان کەسی فلان کەس کە قوتابی تۆ بوو زۆر بە خراپدایان گۆ باسی تۆ کرد دەزانی چی دەگۆ سوقرات زمان دەگرێت دەڕاوە قسە مەکە جارێ ئەمن چەند پرسیارێکت لێ دەکەم پێش ئەوەی هەواڵەکە بم بگەینی پرسیاری یەکەم ئایا بە چاوی خۆت بینیت لەو کاتێ قسەی کرد و بەگوێی خۆت بیستت گوتی نەخێر کەسێک بۆی جێڕامەوە گوتی پرسیاری دووەم
ئایا ئەو هەواڵی ئێستا بەمنی دەدەی سوودم پێ دەگەینێ گوتی نەخێر بەدڵنیایی ئەو هەواڵە سوودت پێ ناکەینێ بەڵکو زیانیشت پێ دەگەینێ گوتی باشە پرسیاری سێم ئایا ئەو هەواڵێکی ئێستا بەمنی دەگەێنی دڵم خۆش دەکات گوتی نەخێر دڵت ناخۆش دەکات بەدڵنیایی ئێ گوتی باشە هەواڵێک بیتن بەچای خۆت نەتبیستیە و بەچای خۆت نەتبینی و بەگوێی خۆت نەتبیستیە کەواتە لێی دڵنیانی و ئەو هەواڵە هیچ سوودێک بە من ناگەینی و ئەو هەواڵە دڵیشم خۆش ناکە دڵم تەنگ دەکا بۆ بەمنی دەڵێ دەوی گرت و گوتی بەمنی بەڵێ ئەو هەواڵە سێ بەشی هەواڵەکانی ئەو کۆمەڵگە لە مجتەمع ئێستا لە سۆشیال میدیاکان و لە تەلەڤیزیۆن کە دەبینرێ ئەو هەواڵانە هەواڵی نەرێنین هەواڵی نەرێنی مرۆڤ تووشی بێ ئومێدی دەکا کاتێک تووشی بێ ئومێد دەکا ئەوجە مرۆڤەکان هەمووی تەمبەڵ تەوەزەڵ دەبن واروە هیچیشیان پێ ناکرێت بەداخەوە مامۆستا لە ماوەی خولەکێکدا ئەگەر دوڕنمایی بدەیت بە بینەران و بیسەرانمان ئەو هەنگاوە کرداریانە چین کە ئێوە بە خەڵکی دەڵێن بووی کە هەم ئاستی هۆشیاری خۆیان بەرزبکەنەوە هەم هەنگایەک بنن بۆ گۆڕانکاری لە ژیانیانە بەڵێ خودی گۆڕانکاری سەرەتا لە خود دەست پێ دەکاتن لە خۆت دەست پێ دەکات دەتەوێت گۆڕانکاری بکەیت خەمە زۆر جار چێشەمان لێرەیە من یەکەم کەس ئەوانی دێنە لای من یەکەم پرسیار لێ دەکەم دەهێ گۆڕانکاری گەورە خەونی گەورە هەیە بەڵام تەمەشا دەکەم بە خۆی کۆمەڵە نەقسەی زۆری هەیە ئەخەتزارێ ئەو نەقسانە چا بکە تەمەشان پێغەمبەران عەلەیهیم السەلام دانایانی مێژوو تەمەشایان کە چیان دەکرد سەرەتا دەچوونە شوێنێک بیریان دەکردەوە بیرکردنەوە لە خوای گەورە پاشان پێغەمبەران عەلەیهیم السەلام پاشان بیریان لە کێشەکانی کۆمەڵگای دەکردەوە لە شوێنێک دواتر دەهات ناو کۆمەڵگای بەو فکرکردنەوە نوێی تەغییر و گۆڕانکاریان دەکرد ئیشکالیە مرۆڤ چییە بەخۆی کۆمەڵە کێشەی هێشتا بیری نەکردو دەهێت گۆڕانکاری دروستکە نەخێر سەرەتای گۆڕانکاریەکان گۆڕانکاریە لە خود گۆڕانکاری لە خود مەسەلەن کەسێکی تووڕە و عەسەبی دەبێت جارێت تووڕە و عەسەبیاتی خۆت چاک بکەیت کەسێکی بۆ نمونە خوی خراپت زۆرە مەسەلەن ئەو هەموو خۆ خراپە دێ کەسێک هەیە بێڕێز دەهێ گۆڕانکاری بکە گۆڕانکاری بە کەسی بێڕێز ناکرێت یعنی دەبێت ئەو عیب و عارانە ئەو کێشانە جارێت چاک بکەیت بیدایەت دەبێت ئەو کێشانەی خۆت چاک بکەیت کاتێک چای دەکەیت ئەوجا کۆبڵە هونەرەکەی دەبی فێری بی بۆ نمونە دەبی کەس ئەو کەسێکەوە گۆڕانکاری و تەغییر دەکاتن دەبێت کەسێکی زمان پاراو بێ دەبێت کەسێک بێ کەسێکی بەڕێز بێ و کەسێکی ئەخلاقی بەرز بێ یعنی کۆمەڵە سیفەتێکی تێدا ئەو کۆمەڵە سیفەتان لە خۆی دروست بکاتن یعنی مرۆڤ یەک لە سیفەتەکانی مرۆڤەیە دەتوانێت گۆڕانکاری دروست بکاتن جیاوازە لەگەڵ ئاژەڵ هەر وەکو خۆی دەژیتن خۆی گەورە عەقلی نەدایتێ خۆی گەورە ئالیەتی بیرکردنەوەی زۆری نەدایتێ بەڵام مرۆڤ بۆ جیا دەکرێتەوە کەوە مێشک و عەقلی هەیە مێشک معلوماتەکانی تێدەکا و بە عەقلیش بیر دەکاتەوە خۆی خودی ئەوەی جیاوازی نێوان عەقل و مێشک چییە مێشک خەزدی معلوماتەکان دەکا هەر هەمووی لە ناو سەرمانە ئەندامەکە بەڵام عەقل ئەندام نییە بە چاو نابیندرێ ئەو هێزێ ئەو وزێ ئالیەتی بیرکردنەوەی کاتێک ئالیەتی بیرکردنەوەکانت ئەو هەواڵانەی تێ دەکەی هەواڵی باش بن و کاتێک بیرکردنەوەکانت بیرکردنەوەی باش بن بەو هەواڵانەی کە تێت کردیە بەو معریفەیە کە تێت کردیە ئاسان گۆڕانکاری دروست دەبێتن بەڵام هەواڵی خراپت تێکرد بێ بیرکردنەوەی نەرێنی تێکرد بێ شتی خراپت تێکرد بێ نەتوانی بە درستی بیر بکەیەوە بەدڵنیایی ئەنجامەکەشت باش نابێت دەستخۆش بە سپاس بۆ بەڕێز یەحیا مەدەنی ماستەر لە دەرونی کە لە ستودیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵمانە سپاس دەکەین